ئەمڕۆ 27 فستیڤاڵی کورتە فیلم یاخود کۆنگرەی ڕۆژنامەوانی بۆ فستیڤاڵی کورتە فیلمی ئاشتی و پێکەوە ژیان لە شاری سلێمانی ڕاگەیەنرا و ئەم فستیڤاڵە تایبەتە با کورتە فیلم لە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بڕێوە دەچێت. قسە باسی زیاترەکەم لەسەر ئەم فستیڤاڵە و بەڕێوە چوون و بەشداریکردنی ئەم فستیڤاڵە بێگومان بە ئامادەبوونی زۆر بەڕێز بێگەرد عەلی ڕاگەیەند کار بەخێرهاتی. ئەم فستیڤاڵە لەلایەن کێوە ڕاگەیەنراوە و کەی دەست بە کارەکان یاخود وەرگرتنی فیلمەکانەکرێت؟ ئەم فستیڤاڵە یەکێکە لە پرۆژەکانی UNDP ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان کە لەلایەن حکوومەتی ئەڵمانیا و چەند ڕێکخراوێکی ئەڵمانیا و سەپەرشتێکرێ. دیارە ئەم پرۆژەیە ماوەی ساڵێک بوو لەلایەن CDO-ە پێشکەشەکرا، ینی ئەمە چەندین وەرکشۆپ و چالاکی تریان هەبوو لەسەر ئەو ناونیشانە کە ئاشتی و پێکەوە ژیانە لە زمنیە فستیڤاڵی فیلمی کورتە فیلمی لەسەر ئاستی عێراق کە تایبەتە بە فیلمی دیکۆمنتاری ئەنیمیشن و فیلمی کورت و لەم فستیڤاڵەشە دیارە مەستی فیلم هەڵەستێ بە جێبەجێکردنی ئەو ئەرکە. خۆشبەختانە جارێکی تر ئەو هەماهەنگیە دروست بووە کە کۆمپانیای مەستی فیلم هەستێ بە جێبەجێکردنی ئەم فستیڤاڵە. هەمیشە ڕێکخراوی CDO هاوکارێکی باشی کۆمپانیای مەستی فیلم بۆ ئەم فستیڤاڵەش ئێمە هەڵبژار سوپاسیانەکەین. دیارە لەلایەن مەستی فیلمەوە وەک ئاماژەم پێەیە ئەرکی جێبەجێکردنی ئەکرێتە ئەستۆ. فستیڤاڵەکە لە 21 تا 23 بەردەوامە بێ واتە 3 ڕۆژ. لە ئێستا نزیکەی لە 48 وڵاتەوە کورتە فیلمەکان خۆشبەختانە بەدەستمان گەیشتووە. تا ئێستا تا ئەم ئێوارەیە کە لەگەڵ بەڕێوەبەری هونەری قسەمان کردە 467 فیلم گەیشتۆتە مەستی فیلم. باشە ئەو فیلمانی کە ئەبێ بەشداری بکەن واتە لە فستیڤاڵەکە چەند کورتە فیلم نمایشەکرێت؟ دیارە ئێمە دروشمەکەمان ئاشتی و پێکەوە ژیانە. ئەبێت ئێمە تەوان چەند فلتەرێکمان هەیە، ئەبێ ئەو کەسانە ئێمە فلتەریەکەمان سیرکردنی فیلمەکانە دووەمان چەند هونەرمەندێک سریەکەن هەم لە ڕووی کوالێتی و هەم لە ڕووی کاری هونەری و هەم لە ڕووی ناوەڕۆکەکەی کە ئاشتی و پێکەوە ژیان دروشمەکە ئەوەیە هەڵدەبژێرێ ئەبێت تعبیر بێ لەو گزارشتە بەپێی ئەو گزارشتە فیلمەکان هەڵبژێرێ. زۆر باشە. چ بابەتێک بە هیچ جۆرێک بۆی نییە با بڵێن بێتە ناو فستیڤاڵەکەەوە؟ دیارە ئەو فیلمانەی کە بەشداری فستیڤاڵەکەن وەک ئەزانینە فستیڤاڵە عالەمیەکانی ژۆیە نابێ پێشتر پیشاندرا بێت بڵاو بوو بێتەوە جاریوایە لە یوتیوب و زۆر شوێنی تر دزەی پێەکرێ نابێ بە هیچ شێوەیە ئەو فیلمانە بڵاو بوو بێتەوە یەکەم جار بێ لەم فستیڤاڵەیە بڵاو بێتەوە. فستیڤاڵەکەش لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانە. وڵاتی ئێرانیش یەکێک لە وڵاتانەی کە زۆرترین فیلمیان ناردووە بۆمان تا ئێستا 7 فیلمی ئەوان بەدەستمان گەیشتووە. وەک گەزانین سینەمای پیشەسازی سینەمای ئێران لە چه ئاستێکدایە لە ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش تا ئێستا 50 فیلم کورتە فیلم بەدەستمان گەیشتووە. فیلمەکان زیاتر با بڵێن فیلمی کوردین یان هەموو جۆرە فیلمێکی هەموو جۆرێکی تایە، چکمێمە ئاماژەم پێیا لە 48 وڵاتەوە فیلمەکان هاتوون بەس خەڵاتەکان بۆ سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانە. زۆرتری ئەنیمە تەرکیزمان لەسەر ئەو فیلمانەیە کە لە هەرێمی کوردستان بەرهەمهاتون یاخود لە شارەکانی ترێ عێراقەوانە. زۆر باشە. هیچ فیلمێکی تایە تایبەت بە مناڵانیان فیلمی ئەنیمیشن؟ وەک ئاماژەم پێەیە یەکێکیان لە خەڵاتەکان فیلمی ئەنیمیشنە کە بە پرۆڤی و لەگەڵ بڕێ پارە خەڵات ئەکرێ. ئەو کاتە داوەرانی فستیڤاڵ دیارە داوەران مەستی فیلم ناکرد ئەو میوانانن یاخۆ ئەو دەرهێنەرانن کە لە ئاستێکی باش ئەوان نەخێر تا ئێستا چوم ئەوە تقریبان ئەرکی CDO-ە. ئێمە وەک مەستی فیلم کاری هونەری وەرگرتنی فیلمەکان و لەگەڵ ئەو چەند هونەرمەندە ئەزیزەی کە لەگەڵمانن بڵێن چاودێری فیلمەکان یاخۆ سەیری فیلمەکانەکەن هەوڵێن ئەو فیلمانە هەڵبژێن کە لە کوالێتێکی باش و ئاستێکی هونەری باش و هەروەها گزارش بێ لە ئاشتی و پێکەوە ژیان. جگەلەوەی کە فیلمەکان ئەبێ لە کوالێتێکی باش و بابەتەکانیان
بەپێی مەرجەکانی ئێوە بێت گرنگی بەوادن کە بۆ نمونە ئەبێ ئەوەندە ژمارە فیلمی کوردی هەبێیان ئەوەندە ژمارە فیلم لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ نمونە بەشداری بکات نەخێر ئەوە هیچ ژمارەیەک دیاری نەکراوە تەنها جوانی فیلمەکان ئەو عەدەدە دیاری ئەکا حەزەکەم ئاماژە بە یەک شتی تر بەم ئێمە هیچ سپۆنسەرێکی میدیایمان نییە لەبەرەوەی دروشمەکەمان ئاشتی و پێکەوە ژیانەمانێ هەموو ڕاگەیاندن و ڕۆژنامەوانەکان بەشدار بن لە فستیڤالەیە فستیڤالێکە جوانە وەک کاک بەختیار سەرۆکی CDO ئاماژەی پێەیە ئێمە ئەمانوێ ئەو پەیوەندیە ڕقەی نێوان هەرێم و هەروە شارەکانی تر عێراق نەهێڵین هەروە و زمانە زبرەنێ هەروەها جارێکی تر هاوڵاتیانی کوردستان و هەروە شارەکانی عێراق ئاشکەینەوانەیە کە دروستەکەمان ئاشتی پێکەوە ژیانە زۆر باشە لە ماوەی ئەو چەند ڕۆژە یاخود وەکو ئێستا ئاماژەت پێ کرد کە هەلێستاوە ژمارەیەکی زۆر یان ژمارێکی بەرچاو فیلم بەدەستان گەشتووە لە ماوەی 3 ڕۆژە کات ئێمە دەرگای ببوورە دەرگای فیلمەکانمان لە دەی حوتە 27 واڵا کردو ینی لە دەی حوتەوە تا ئێستا ئەوەنە بەدەستمان گەیشتووە تا 28 ئەکید فیلمی تریشمان بەدەستەکە زایدەن ئێمە لەم فستیڤالە پاشکۆیەکی ڕۆژنامەوانیمانەیە بۆ هەر ڕۆژی فستیڤال سوپاسی کوردستانی نوێ ئەەکەین کە بە تیراژی 1000 دانە لەم بڵێن ڕۆژنامەیە بەشدارە بێ لەمانیانی نزیکەی و 1000 تیراژە ئەوان ئەرکی دەرهێنانی ئەەکەن بەڵام کاری ڕاگەاندنەکەی لەسەر کۆمپانیای مەستی فیلمە زۆر باشە هەموو ئەو فیلمانەی کە تا ئێستا بەدەست ئێوە گەشتون بێگومان لەلایەن وەکو ئاماژەت پێکرد لیژنێکی تایبەتیەوە هەڵە سەنگێنرێن و دواتر جگە لە نمایشکردنی فیلمەکان هیچ جۆرە چالاکیەکی تر هەیە لەناو بەڵێ لە ڕۆژی فستیڤالە دیارە چالاکی گۆرانی موزیک یاخود هونەریە تا ئێستا لەسەر دیاریمان نەکردەوە کە پانێڵ هەبێ تا ئێستا دیاری نەکراوە چکم وەک ئاماژەم پێ ئەم پرۆژەیەکی ڕێکخراوی CDO بە هەماهەنگی لەگەڵ ئەوانە ئەوان هەنیشت ئەوان دیاری ئەەکەن پێچ لە ڕۆژانی دواترە ینی هەوڵ بین پانێڵمان هەبێ لەسەر ئاشتی پێکەوە ژیان هیچ وبسایتێک یاخود هیچ شوێنەکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وبسایتێکمانداناوە لە ڕێمەستی فیلمەوە ئەو کەسانی کە ئەیانێ فیلمەکە بنێرن ئەتوان لە ڕێ ئەو وبسایتەوە فیلمەکان گەن بەدەست بچنە پیجی مەستی دوکات سپاس بۆ بەڕێز بێگرد علی ڕاگەیەنجکار سپاس دەکەم کە لەگەڵ من ئامادە بوویت